بڕیارە یەکشەممە پەرلەمانی عێراق دەنگ لە سەر کابینەکەی محەممەد تۆفیق عەلاوی بدا. کابینەیەک تەنانەت دوای فشاری جێگیری یەکەمی سەرۆکی پەرلەمانیش نەتوانرا ڕێژەی یاسایی بۆ کۆ بکرێتەوە و دەنگدان لەسەری دوو جار دواخرا. ئەوەش بەشێکی زۆری بەهۆی ناڕازیبوونی کوردەوە بوو لە بەرنامەکەی عەلاوی کە چارەسەری بۆ پرسە بنەڕەتیەکانی نێوان هەولێر و بەغدا پێ نییە. یەکێک لەوانەش پرسی پێشمەرگەیە کە وەک بەرپرسانی وەزارەتە دەڵێن ئەستەما لە ژێرم گوتارەدا عێراق بتوانێ سەقامگیری بەدەست بێنێ. وا تێدەگەم کە ئاسان نییە وەزع عێراق کنترۆل بکرێ و سەقامگیر ببیتن بەو شێوازە و بەو واقعی ئێستا کە هەیە و لە ناودا دەژین یعنی کارێکی ئەستەم و زۆر زەحمەتە. یعنی ئەوە شتێکی هەلەیە کابزانین چۆن دەبیت پێشمەرگە واقعێکی خوڵقاوە لە ناخی خەلکی کوردستان و لە ناخی نەتەوەی کوردە خوڵقاوە و هەر دەبیت و بەردەوامیش دەبێت. ئەزموونی حکوومەتەکانی پێش عەلاوی ڕەنگە بەس بێ بۆ ئەوەی عەلاوی تێبگالەوەی بێڕازیکردنی کورد ئەستەما لە ئەرکی داهاتوویدا سەرکەوتوو بێ. ئەمە قسەی وەزیرێکی کابینەکەی عەبدولمەهدیە. ئەگەر بیر باوڕێکی ئاوای هەیە کورد لە مکەونەکانی حکوومەتەکەی نەبێ ئەو حکوومەتە ناچێتە سەر و هیچ بەرەو پێشەوەش ناڕوە. کورد شەریکێکی ئەساسیە لە حکوومەتی بەغادەرە ببێت لە هەموو کاتێکە نەبوونی کورد زەعیفبوونی کورد ئەوە زەعیفبوونی ئەو دەوڵەت ئەو حکوومەتەکە ئەوێ دروست بێت بە هیچ جۆرێک ئەگەر کورد بە قووەت بەشداری نەکات لە حکوومەت تۆفیق عەلاوی ئەو حکوومەتە سەر ناگرێت. جموجۆڵە سیاسەکان لە بەغدا بە جۆرێکی لێهاتووە دەکرێت لە کاتژمێرێکدا تەواوی هاوکێشەکان سەربەرە و خوار ببنەوە. هەر بۆیە پێناچێ پێش کۆبوونەوەکەی پەرلەمان چارەنووسی قۆناغی داهاتووی سیاسی عێراقیش یەکلا بێتەوە. بڵەسە شاوەی کوردستان 24 هەولێر.